ئەم کاتان باش هاوڕانی بەڕێز دووبارە بەخێر بێنەوە ئەمڕۆکە بەرنمەیەکی زۆر تایبەت و گرنگ ساز دەکەین میوانەکەشم کاک سدیق حەسەن شکریە کاک سدیق بەخێر بێ دووبارە بۆ بەرنامەکەمان زۆر سپاس مەمنونتانم ساغ بن هەر بژین زۆر سپاس کاک سدیق هەروەکو دەزانین ئیتر ئەو وادەی لە ڕێککەوتنی دەی ئازاری ڕابردوودا لە نێوان مەزلوم عەبدی و ئەحمەد شەرعدا ئیتر مۆر کرابوو لە کۆتایی ئەم مانگە تەواو دەبێ ئیتر یانیش ئەکسپایر دەبێ ئاراستەی سووریا بە کۆمەڵێک فاکتەرەوە بەستراوەتەوە ئایا پرۆسەی ئیمرالی دەبێتە نەخشە ڕێگەیەک ئایا ئەم نەخشەیە کاریگەری لەسەر سووریا دەبێت ئەمریکا قورسایی خۆی بە چ ئاراستەیەک بەکاردەهێنێت ئایا استراتیژی هەڵکشان و تەسعیدی ئیسرائیل کە لە باشووری سووریا ڕوبەڕووی ئیتر چی پێ دەڵێن زۆرە بەرخودانێکی مەدەنی چاوەڕوان نەکراویش بووەوە و ڕەهەندی جیاواز و وەردەگرێ ئیسرائیل بەردەوام دەبێت لەسەر ئەمە ئایا ئەمریکا بۆ سنووردارکردنی ئیسرائیل پشتگیری لە شام دەکا ئایا ئیسرائیل و تورکیا لە ڕێککەوتنێکی وان نزیکن یان نا لەسەر ئەمانە قسە دەکەین بەڵام پەیوەندی بە پرۆسەی ئیمرالیەوە هەندێک ڕووداوی دیکەش هەنە لە کۆتاییدا قسەیان لەسەر دەکەین بە تایبەتی هاتنی مەزلوم عەبدی بۆ دۆهۆک و سەردانی بارزانی بۆ جزیرە لەسەر ئەمانە قسە دەکەین بەڵام سەرەتا دەمەوێ لەسەر پرۆسە بێناوەکە قسە بکەم کە بەخۆم نازانم چ ناوێکی لێ بنێم بەڕاستی بەڵام پرۆسەکە بە هەر شێوەیەک بێ بەردەوام دەکا ئیتر لە ناو ڕەوشێکی زۆر ئاڵۆز و تایبەت بەردەوام دەکا هەر گوتارێک لەگەڵ کردارەکەی دیکە دەبێتە پارادۆکس و ناکۆچی ئەو ڕۆکە کردارێک دەکەن سبەینی قسەیەکی پێچەوانە دەکەن ئەمڕۆکە قسەیەک دەکەن سبەینی کردارێکی پێچەوانە دەنێن ئیتر لەناو ئەو هەموو ڕەوشەدا ئێمە بینیمان کە کۆمیسیۆن سەردانی ئیمرالی کرد و کاتێ سەردانی ئیمرالی کرد گەڕا ئیتر خۆی لە خۆیدا سەردانەکە تا ڕادەیەک ناتەواو بوو کە جەهەپەی لەگەڵدانە بوو چونکە جەهەپە گەورەترین پارتی ئۆپۆزیسیۆنەوە لە هەڵبژاردننی هەری دواییشدا سەرکەوتنی یەکەمینی بەدەستێناوە یعنی لە ئاک پارتی و مەهەپە دەنگەکانی زیاتر بوون هەر لە بۆ هەندێک تەماشا دەکەین سەرۆکە فعلیەکەی ئیکرەم ئیمامۆغڵو لە ژوور خراوەتە زیندان لەبەرەوەی کاندیدە بۆ سەرۆک کۆماری و جەهەپە بەشداری تێدا نەکرد ئەوە دیارە نیگەرانی لەلای ئۆجرانیش ساز کردووە و نیگەرانی ڕنگ بە لای ئێمەشەوە ساز کردبێت کاتێک جەهەپە لەناو پرۆسەیەکی وادا نەبێ یعنی حیزبی ئۆپۆزیسیۆنی سەرەکی و حیزبی براوەی هەڵبژاردننی دوایی لەناو ئەو پرۆسێدا نەبێ بێگومان پرۆسەکە بە ناتەواوی یعنی هەتا وەکو ئێستاڵێ بە ناتەواوی لە ئایندەدا چی دەبێ نازانی ئەمە لەلایەک دروست بوو بەڵام تەماشامان کرد لە لێدوانەکاندا مەسەلەن ئیتر لەوێشدا بەڕاستی شەفافیەتێکمان نەدیت هەڵسەنگاندنی گولستان کۆچی ڕیدمان بینی لە ئاژانسی مێزۆپۆتامیا و لە ئاژانسی ژن نیویسیش لەوێشدا ڕێپۆرتاژێکی دابوو ئیتر ئەو کۆمەڵی قسە دەکات بەڵام ڕۆژنامە نووسێکی دیکەی نزیکی ئاک پارتی کە ئەندام پەرلەمانیش بۆ پێشتر لە تویتێکی خۆیدا ئیتر تویتێکی کرد شتی پێسەوانەی گوتن یعنی یەک لەو شتانەش ئەوەیە کە ئۆزەلان لاینگری ئەوەیە هەسەدە چەک دابنێ وەکو هێزێکی ئاسایش ببینێتەوە سعاتێکی پێنەسوو تویتەکەی خۆی پێیان ڕەش کردەوە دوایی لێدوانێکی دا کە تویتەکەی بۆ ڕەش کردیتەوە بەڵام ناڵێ ئەو زانیاریانە هەڵەن و ئەو زانیاریانە پێچەوانەی زانیاریەکانی گولستان بوون و دوای ئەوە گولستان و یانیش دەم پارتی بە هیچ شێوەیەک ئەو زانیاریانەی ئەویان و یانیش ئەو لێدوانەی ئەویان ڕەت نەکردەوە کە بڵێن وانە ئێمە لە ڕەوشێکی وادا ئیتر لەناو پێواژۆداین بۆچوونی جەنابەت چییە ئێمە لە چ قۆناغێک داین بەڕاستی سپاس دەکەم ئەمن بە کورمانجی قسەکەم فەرموو یانجی پرۆسە حتا نەها هەندێکی قۆناغ بڕینە قۆناغێن دوێدە ئالیە باکووری کوردستان هەندێکی زوڵاڵن لێت نەزڵاڵژی هەنا یا ئێزڵاڵ چییە یعنی تورکیا بڕاستی ئەگەر سیاسیا کوردی کوردستانی خۆ نەخاپینە تورکیا نزیکبوونا تورکیا هەم دەسەڵات هەم دەوڵەت بتایبەتی دەسەڵات و هاوپەیمانیا جمهور تورکیا بێ تیرۆرە
ما بيتيلوره ناوچا بيتيلوره اوش معنوي اشكره يعني PKK سلاح دانت PKK نمينيت و او تركيا بيتيلوره و هرما بيتيروجي يعني ناوچا بيتيروجي بيجن دبي يپگه سلاح دانت يعني بيچنبه او اشكره دبيجن تشتكو لسر ملي تفجر باكوري كردستان وكا بري PKK جراده بوتن لسر ملي وان بكرنه يعني گاف برب بانگوازیا برس اوجلان دا آبتنه PKK نمایا هزی خوی چکداری گوری ایوان شون دا اکشاندنه yani eğer strateji veya taktik ve şun bine rağmen stratejiye şun da akşamdı. Amadana tavav silahı hoji frabden yani silah danen yani bir nevaki dike bir sotidin. Le bove debeku devlet garantiye bile yani desalat siyasi gorankariyen yasayı çevke, hukuki çevke. Eğer ona çeneke edi tişteku çu ocalanji radigeyne u çici PKK gava baveje دوله دانمینن yani به وطا دمینن او به گاوی ام دوی قناقی دانه yani de prosa kuteci baskri be nova ام به prosa da به pevajoydan ve rınavar sedane yani ve Türkiye'de ve ortamda yani zemina ve kuda biçe de bir devlet idi bir yari bide AKP bir yari bide AKP da salat bir yari bide evji ve tope dahavijin saha komita yani komisyona hawpiştiya milli birayeti ve demokrasi ku ev derida çerçeveyeki diyar ki dünya çerçevede nakşareyeki diyar ki ev nakşareyeki bebek ku parlaman ser meseleyi yasay derkenna yasay guftugû bike nikaş bike biryar bide yasa derke leveki tecid peşkeşkirna bernamede amaja fikir mesela CHP hatta peş CHP hatta ve gavi biryar nada yani xole prosa ve prosesi şunda nakşan diye dinanda de hundurda li ev razı nebku biçe serdana rezar ocalan bike ev sebebi xoy siyasi hene yani hukuki ziyadır sebebi xoy siyasi hene beri AKP ve hatta MHP devlet bahçeli AKP ya CHP bugün mesela peyvendi digel mesela PKK ve mesela partiden HDP ve geridayi gelek eşandın yani her şey mazın kir mesela hatta Kemal Kılıçdaroğlu CHP ve tamam var kirin ku talimatı hoş kandil verdi AKP bu veçe dixwaz ku eğer peyvendiye ki rasta xwe digel Brez Ocalan hebit yani gel PKK'ye hebit Ocalan yani PKK digel PKK'ye hebit xwaz CHP'ş bike şirîkê xwe hawbeşê xwe CHP ev nekir CHP dibe muhatibê me parlamena heqeta jî bû CHP û ecî min CHP ez ê bijim muhatibê min parlamena em parlaman were meselê hel bikin bu desalat yek parlamana yek jî dibêje em bi kesekî re muhateb bibin ku statûyekî wî yasayî heye ew behsa Demirtaş dikin yani em bi Ocalan re muhateb nebin bi Demirtaş re muhateb bin lêk eksidî di wir de jî hinekî natemamî hene yani niha madem proseyek heye ji bo hemû herêmê ye Sûriya jî alaqedar dike Selahaddin Demirtaş nekarî li ser Sûriya biryarekî bide nekarî gotnek jî bibêje rast e Selahaddin Demirtaş li nava Tirkiyeyê de eger bibêjim ji Ocalan bekarîgertir e bêkarîgertir niye lê belam ناتوانێت لە سووریادا بڕیار بدا ناتوانێت لە سووریادا ئیتر چی بڵێن کاریگەریەکی هەبێ هەرچی ئۆجەلانە لە سووریا و لە عێراق و لەسەر پەکەکە بەخۆی کاریگەری هەیە ئێمە دەزانین کە بەڕێوەبەرایەتی پەکەکە پێشتر لەسەر هەندێک بیر و بۆچووندا لەگەڵ سلاحەدین دەمیرتاشدا زۆر کەوتونەتە ناو ململانێ و ئازاریان داوە ئەمەش هەیە یانی لەو بوارەدا هەست ناکەی کە جەهەپە هەم بە هەڵەدا چووە هەمیش پۆپیلیزم دەکات يعني بدواي خلقك خوي كوتوا بدواي خلق نتو برستكشي كوتوا اماش لا لو تشارتي بدا اكري رخنا بقري حزب سياسي نابي بدواي خلق بكبي حزب سياسي دبي او عندك كاريغري هبه اوي بي راست بتواني بخلقك بدا تقبل كرنو خلقك بدواي او دبكبي يعني من هلا راستا مثلا CHP از خازم کو ciheli de mama ve cihete amaja pekire berdamam bikin. CHP de mesela Türkiye'de mesela terörü niye? De mesela demokrasiye. De madem ki mesela demokrasiye eğer hengisin gel Ocalan Rudinin bisin gel Ekrem İmamoğlu jurun. Bisin gel Demirtaş jurun.
ئەوەش ئەگەر هەنگ ڕاست دەبێژن هەنگ دموکراسی دینن تورکیا بڕیارە دادگای مافی مرۆڤی ئەوروپا هەیە دەرحەقی عوسمان قاوەڵا و دەرحەقی فیگان یوکسەک داخ و دەرحەقی دەمیشت ئەز بفەرمون ئەوانە جێبجێ بکەن ئەو بڕیارانە جێبجێ بکەن یعنی ئەگەر هەنگێ بۆ بڕیارانە جێبجێ نەکەن هەنگتنێ بچن لەگەل ئۆجەڵان ڕوونین ئیمران ڕوونین ئەو دموکراسی نییە ناتەواویە دموکراسیە یعنی جەهەپەت بێ دەرێدا گۆری خواز دەبێژم يعني عزبم دەبم جەهەپەت دەبێت چوو بە سەردانی ئۆجەڵان کردبە ئەوە بوو ئەساس بۆ جەماوەری کورد لە دەوری جەهەپێ تۆ ببە خڕ ببە گەلێکی گرنگ ئەما جەهەپە ئەو مەترسیشی خستە بەرچاوی خۆ یعنی نەچوو ئۆجەڵان نەدید چێ دەبەک و ئەوە وەکو بە تورکی دەبێژنی قڕڵما بە کوردی بڕاستی ئەس نزانم تەواو چێ بەس ئەس وەرشکەستە دەبێژم چێ دەبێت مابەینە جەهەپێ و جەماوەری کوردە کوژبووی نەچوو ئۆجەڵان نەدیتیە وەرشکەستەکی چێ ببە قڕماکی چێ ببە یعنی کورد لە جەهەپێ تووڕە ببن یکودا بچن از نزان نامجم بر به AKP بچن بر به اردوغان بچن بچه جهپی تو رو ببین چه در جهپی در حال بجار ناته در جهپی سزا بدن چون هم دزانین سطح 8 زیاتر دنگ کردش به قلیزار اولو بر سردم حال بجار نا 2023 يعني جهپی او مترسیش دا او رسکش دا برچه خو اما استانبولجی اکرم امام اغلو بخوجی گوتیا لجیاندا کو او بدنگ کردانجی سرکتیا يعني جهپی اگر نوکه زورترین شارم یه ترکیه بدسته بنا لسایا پروژه سازان شهر بوده yani sazan şar kent uzlaşması bu Türkiye Kulübü'nün kent uzlaşması sazan şar bu sebep bu CHP kendi şaravanıya da bebete var bu bir de hezaya kemji ama CHP naha ev risk da berçaya yani ev dibe em demokrasi taviz nadı bu sadı bin goli sadı bin le çünkü wan berici hinde xalatik kirin bu numune deman ku پاریز بندی سر دمیرتاج حوالی توی حلقه پارلمانی امن مساج اگه جوی اندامه کی پارلمانی جهپی نرفت میگه خلاتی که مازن کردیه گو امروز زن خلاطیه لی اگر ما وصل نکرد با AKP بر رفراندوم دنگ زیاتر اینه با چیزی خز بر رفراندوم دا جوی مترسی ما پشتیوانی لداستالات اما دیس اجی خلاتی کی استراتژی کرد از باور کم جهپ گوری خود خواسته ودی سر مثلا دموکراسی دا جوی ترکیه دو خواسته کوی خلاط بارن نکرد اما از عالی کیش بیجم CHP به سردم کمال کلیجداروغلو کو 13 سال با از باورکم CHP برایت بر حتی کلیجداروغلو مهندس اندازیار پروژه سازان شهر بوده یعنی کم uzlaşması bu کمال کلیجداروغلو مثلا پنگاو نزدیک کردن کرده و CHP و یعنی نزدیک کردن کرده و ترکیه رولکی مازن دید CHP نهاجی او انکار نکریه لی yani رادجی نکریه لی گاو بگاوش به دود که yani او هزری کمالیزم نتوا پرست دناو CHP دا هندکی انا بجم سرکردایت CHP دوی اویدایا لی گلک دنگیت بلند لاول لناو CHP درد کون کو بجاره که دا وگرنج بوی سیاست CHP یا سال نهاتا يعني او صار نوت جديده صار سي بله از بيجم انه حتى يعني دي اردوغان شو بيجي يك ملت يك دولت يك اعلى يك زمان يعني تقريبا جهه وقري او شش تيرين كماليزمي اللي دري واش شش تيرين كماليزمي كوب تركي بيجني اوق تير اوق تشتك قبول ما كان واش ما ترسيه يعني اگر جهه وصابك جهه اول لنبوني دور كوا وكو بيجن او حياتي كيشكيشي AKP اردوغان بك از وصلت نوان بوي مسألة وسائل بله کاک صدیق تشتکی دنیجی يعني شتێکی دیکەش هەیە دەربارەی مەسەلەی کورد لەوێدا مثلا لە سەرەتای قۆناغەکەدا هەم دەم پارتی هەم لاینگرانی پەکەکە هەم کۆنسەی سەرۆکایەتی پەکە و ئەوانە باسییان لە هەر هیچ نەبووایە باسییان لە مافی زمان دەکرد باسییان لە مافی ناسنامە و کولتور دەکرد ئەوە سێ چوار مانگە لە ڕۆژەفدا نییە شتێکی وە پاشان دەم پارتی بە ئاشکرا دەیگوت پرۆسەکە دیموکراسی لەگەڵ خۆیدا دێنێ و دیموکراسیش ئیتر هەموو کێشەکانی تورکیا چارەسەر دەکات بەڵام ئەمەش ئێستاکە لە ڕۆژەفدا نەمایە ئەوەی لە ڕۆژەفدا هەبوو ئەو ماوەیە کۆمیسیۆن دەچێتە ئیمرالی ناچێتە ئیمرالی دەچێت ناچێت چوو نەچوو هیچی دیکە نەبوو یعنی ئێستاکە لەو بارەشەوە تەماشا دەکەی بەڕاستی هەندێک لە پرۆسەکەدا وەکو بڵێ دواکەوتن هەیە یان وەکو بڵێ
ئیتر شەرت و مەرجەکانی لایەنی کوردی هەتا وەکو دەسێ زیاتر نەدیتە دەبیندرێن من وا هەست دەکەم. Ez bawer dikim eger em ew manîfestoya Rêzdar Ocalan pêşkêşî Kongres 12 kirî mirovê cergê çapê da bixşîne hemû tiş rûn dibe yani. Yani duê derê de mesela neteweyî zêde nayê dewle. Mesela civakî ye. Civak jî di mesela komûnal da tête dîtin yani dewlet û komûnal berê dewlet netewe û netewe demokrat me behs lê dikir. Niha ew teqrîben ew li rojevê de nemaye. Yani êdî dewlet û komûnal yani civak. Komûn yani komûnal civak yani ew esas werdigirin. Yani li beramberî dewletê çi hebe ew ê komûnal hebe. Yani komûnal wê çi be? Wekû heta Rêza Ocalan jî behs kir dibe niha rola wê şarewanî digerin. Yani şarewanî rola komûnal digerin. Yani ew ser wê esasî wê têkoşanê berdewam dikin. Ez bawer dikim hereket yani Tevgera Bakur ku berê jî re digotin PKK naxwaze zêde guşarê çê bike. Heta aliyê hiqûqî de yasayî de naxwaze guşarê zêde çê bike. Ji bo ku ew prosa Rêzdar Ocalan li İmraliyê pêşkêş kiriv vala dernekeve. Çünkü tiştê ku bi taybetî wê dawiyê de min li siyaseta AKP'de takip dikim dibînim. Tiştekî pêngavekî yasayî ji bo mesela çareserkirina kêşa etnîkî ê Kurdan nîne lêda nîne. Yani ew berdewam wê pêş dixin çend care jî dibe yani bo jî heta niha herkes em jî ez jî tu jî xelkê dî jî ki yani ew prosa navê wê çi em neşayînin navekî lê bike. Em dibên proja astiye dewlet qebûl hikûmet qebûl nake. Em dibên proja çareseriya kêşa Kurd de di siyaset dewletê de hikûmetê de niye. Yani tenê di çarçoveyekê de PKK nemîne. Baş ew PKK nemaye. Hêza çekdarî jî nemaye. Lê ew meselê çawa bê çareser kirin. Eger ew mesele bê neyê çareser kirin ew ê teqînek çê bibe. Yani teqînek wê çê bibe. Ew teqînê çawa çê bibe ez niha nikarim bêjim. Lê ew ê teqînekî pêçevane çê bibe. Tersî wê tiştê ku tête çawarvan kirin wê çê bibe û ez bawer dikim dîl înisiyatîfa gelek kesa jî derkeve. انها اوجلان جي لغوري گلستان كلوش ايجيت بقول اگر من نافي بخلت قوتبه بپی لدوانك اويش يعني باس لو دكري اگر بروسك سرنك اوبراسيون تايبت روددن ويانش باس لكودتا دكري او همان معناها وانيا Yani her de aliyem رو تماشا کار تماشا بکه yani operasyon dinav Türkiye'de kudeta çebibe evhendeki zahmet dibinem. Çünkü piştu 2016 da dinav dadgaha da AKP ve MHP dinav dadgaha da AKP hezaya keme yani xod cebce kediyor. Hatta dinav davakaret gişi da yani savcılık hukuki bejnim Türkiye. O MHP jî dinav asayişi da. Asayişa Türkiye nahat hov desti MHP'de ya. Edminte ve hendeki general, ev generalajı hem evine iki Erdoğan kabul kiribine hatne jor. Eğer xastê kudetayê hebe jî ew ê di misteweyê gelekî jêr de hebe ew jî nikarin encamê werbigirin. Yani niha subey dest bixwaze hêza asayîş û polîs û dija tîrorê Tirkiye ew ê dest danê ser spa salariya Tirkiye. Genelkurmay ê dest bixe serê. Kudeta dijî kudetayê kudeta bêkirin. Ji bo wê mesela kudetaya askerî ez ya serbazî ez hindekî dûr dibînim. Lê çê dibe ku teqîna ku ez dibêjim li destê Brez Ocalan jî derbikeve, li destê Baxşelî jî derbikeve, li destê Erdoğan jî derbikeve û li destê qiyada PKK jî, serkirdatiya PKK jî ya te berê derkeve. Yani rêveberatiya Tevgera Kurd dibêjîne li destê rêveberatiyê jî derbikeve. Çike niha aktor gelek tîne gorî. Yani aktor êdî rêxiraw nîne, rikut nîne, dewletin, hêzên mezinin, yani zilhêzin. Amerika'ya, İsrail'e, Çin'e, Rusya'ya, Fransa'ya, Britanya'ya aktör evin yani tiştekî ku ew dema tiştekî gorî berjevendiya wan gorî daxwaziya wan rêveneçe li her cihekî be destwerdana xêra bikin yani müdaxaleya pele ya xêra wê bikin û dikarin jî bikin. İsrail niha ji bo wê amade yani İsrail ew hemû heraşa dike li ser deverê li ser navçê li ser İranê heta li ser Tirkiye jî. Ser Iraqê ew heraşet İsrail ji xwe re nîne yani ser bibê Amerîka û bibê welatê bibê Amerîka û bibê Britanya İsrail bi rengî dava naavêje. Ji bo wê ez wisa dibînim yani
هەندێکی ئێکی ئەو مەسلەتی گەیشتی دبینی دەوڵەت باخشەلیە و یەکژی ڕێزدار ئۆجاڵانە یعنی ئەوان دبینن ئەگەر ئەو نەگەنە چارەسەریەکی چێدبە کوردەستێوان دەربکەوە چێدبە هەنگی ئەمریکا بێژە چەند گەنەڕڵ کودەتاژ بکرد چکە چەند کودەتا تورکیا بوونە بەبێ ڕەزامەندی ئەمریکا نەبووە ئەگەر ئەمریکا ڕەزامەندی دابا ئەوێ کودەتا 2016 سەرکەت بە ئەمریکا لێ نەگەڕا کودەتا سەر بکەوێت ئەگەر وسابەت چێدبە یعنی ئەو بچوونە ڕێزدار ئۆجاڵان ئەوێ دوێ چارچێوێتە مرۆ دکارە وسابیلە لێ دینامیکا کودەتایە تورکیا دەناو هێزی سەربازیدا یانژی ئاسایشیدا ئەز بەهێز دبینم نوێ هەنە دەرفەتێ نوێ هەنێک و بدەستوەردانên درەکی ئەو کودەتا چێ ببێ یانژی بڕانگێکی دیکە زۆر زۆر ئاشکراشی بێژم جەهەپە گەلێکی بێمنەتە لە ئاکەپێژی و لە ئیمرالیێژی و لە کورداژی لە هەمیاژی گەلێکی بێمنەتە لە دەنگی کورداژی بێمنەتە ئەو بێمنەتیا جەهەپێ لە کودەرێتی چێدبە و ئەمریکا و ئەوروپا بخوازن وێ جەهەپێ بینن اقتدار بینن دەسەڵات و جەهەپە کەکو لە پرۆژێ ئەوروپا و ئەمریکا نێزیکە ڕۆژتە ناوەڕاستە بتایبەتی ئەوروپا نێزیە ئەردۆغان کەتی ئەردۆغان دو مەسەلا هەفتێ جوتنا یەکی یا 2023 بوو بەێ هێرشا حماسی بۆ سەر ئیسرائیل پێچەوانەی خواستێکی ئەمریکا و ئیسرائیل کەتێ دەوەریدا نها بنێرە ئیسرائیل دیسا لەگەڵ عەرەبا ڕوودنێ ئەو پرۆژە ئەوێ دخە ڕۆژەوێ پرۆژە هندستان حیفا ئەوروپا دخە ڕۆژەوێ ئەو نەمانە تورکە یعنی دەستی ئەردۆغان بتەوەوی لێ ڕۆژتە ناوین تێ قوتکردن یعنی ئەو ڕەوشە بۆ تورکیا هەمە مەسەلا ئەو دکە ئاڵۆز دکە ئەگەر بێت و دوێت چارچێوێدا ئاکەپێک پێنگاوێن عاقلانە نەهاوەژە بەربی ئیمرالی خۆڤە کێشینە بێتەوە من شتیل دەستمەهان مەکرد دەوڵەت بە قسا من ناکە و اقتدار گاوە ناوێژە وەکی دیکە قسا من لەسەر ڕۆژ ئاواژی ناچە لەسەر قەندێژی ناچە ئۆجاڵان خۆشین دابکشینە ڕەش تەوەی وەرە گۆڕتن یعنی بە بەرژەوەندیە تورکانە بە دژی بەرژەوەندیە تورکیە وەرە گۆڕتن یەکی دەستی خۆ دەرێژی مەسەلەکە گەلەکە هێشتا ئەوێ دەریدەمایە یعنی ڕاستیش یەکی و نەهامڕۆ مەسەلە گرێدای پرۆسەوە تەماشا بکە دەبێ کۆمیسیۆن چه بڕیارێکی بدە کۆمیسیۆن چه پێشنیارێکی بکە ji بۆی پارلەمانێک و بێ مەسەلەی چارەسەر بکە ئەو هەتا نەها نەخویە یعنی ئەس باوەڕ کەم کۆمیسیۆن سەروێ خۆ زڵۆڵ نەکردیە یەک عالی نەبووە چێ دەبە یعنی جەهەپە خۆ ناکشینە د کۆمیسیۆنێدا ئەمە چێ دەبە ئەگەر ئاکەپە و مەهەپە لە مەسەلە دەموکراسی بە شێوەیەکی گشتی دەموکراسی لە تورکیادا گاڤناوەشن چێ دەبە لە پەرلەمانێش کە جەهەپە دژ دەربکەوە لە کۆمیسیۆنیش دژ دەرکەوە لە پەرلەمانیش دژ دەرکەوە ئەو دژاتیە جەهەپە بچە حتا چێ دەبە و ببە ئەنجامێ هەڵبژاردنەوە پێشوەقتی لە تورکیادا کە پێش هەڵبژاردنە پێشوەقت البەتە ئەوێ هاتیە گۆڕتن یعنی گۆری دەستوری یاسای ڕێکارێت وێ هاتنیان گۆڕتن یۆنتەمێت هاتنیە گۆڕتن ئەمە دیساژی حتا وێ دەرێ دەبە بچە ئەو مەترسیەکە سەر خودی ئەردۆغان سەر شەخصی ئەردۆغان یعنی ئەگەر دوێ دەرێدا بینیان ئەگەر وێ پێنگاوێدا ئاکەپە شکست بخۆ مەهەپەشی دچە و ئاکەپەشی دچە دیلێوان چی ببن و دەردۆڕژی تێن دەگەڕێن یعنی بە دیلێوان چی ببن دەردۆر بتایبەتی خەتا مەهەپە یا ناسیۆنالیزمی تندڕۆ یانجی نەجات پەرست ئەو ئالتەرناتیڤ کار لەسەر تێکردن بڵێ کەک سدیق دەمەوێت بێمە سەر بابەتێکی دیکە یعنی ئێمە دەزانین لە زۆربەی شڕۆڤەکاندا باستەوە دەکرێت کە چەقی پرسیارەکە وەیانی چەق بەستوویەکە لە نێوان ئیمرالی و دەوڵەتی تورکیا مەسەلەی سووریایە هاوکێشەی هەرێمی بە چەقی سووریا تەنیا لە شام دەکرێت دامەزرێت ئێمە وابزانم هەردووکمان لەم قەناعەتەداین یعنی ئەگەر بتەوێ هاوکێشەی هەرێمی لە سووریادا ساز بکەی ئەمە بەتەنیا لە دیمەشق دەکرێت هەم بۆ ئەمریکا هەم بۆ تورکیا تەنانەت بۆ کوردەکانیش ئەمە ڕاستیەکە واتە بۆ یاریزانە سەرەکیەکان پرسیاری شام یانیش قامیشلی سیاقی خۆی لەدەست ئەدات بۆیە ئەمریکا پێیان باشە هێزەکانی سووریای دیموکراتیک بەرەو دڵی سیستەمەکە ببن یعنی بەرەو شام ببن هەڵبژاردنەوەی یعنی لە عراقیش ئەمریکیەکان کاتی خۆی سیاسەتێکی ئەویان هەبوو یعنی لە 2003 هەتا 2005 کوردەکان بەشێکیان
داوای سربەخۆییان دەکرد بەڵام تەماشامان کرد ئەمە ڕووی نەدا لەبەر ئەوەی ئەمریکیەکان لایەنگری ئەوە بوون کە لایەنگری ئەوە بوون کە کورد سربەخۆ نەبێ بەرەو سربەخۆیی نەچێت چونکە ئەمریکا هەموو عراقی دەوێت بۆ ئەوەی هەموو عراقی بووێ دەبواە کوردەکان بە پێی بەرژەوەندی ئەمریکا چوبانە بەغدا و لە بەغدا لەگەڵ سونیەکاندا هاوسێنگێشیان لە بەرامبەر شیعەکان کە ئەو کاتە زیاتر لە ئێستا نزیکی ئێران بوون دامەزران بووە لەوێشدا ئیتر تەماشامان کرد لەوێشدا شتێکی وەهامان نەبینی یعنی لە عراقیشدا ئێمە بینیمان کە ئەمریکا پێی خۆش بوو کوردەکان بچنە بەغدا و لەگەڵ سونیەکاندا هاوسەنگێک دروست بکەن لە بەرژەوەندی ئەمریکاش وهای دەخواست ئێستاکەش لە سووریا ئەمە هەیە بەڵام ئەمە تەواو بەڵام ئەمە کە لەگەڵ پرۆسەکەدا تێکەڵ دەکەیەوە لەگەڵ ئەو پرۆسی لە ئیمرالی بڕێوە دەچێت بە پێی هێزەکانی سووریای دیموکراتیک تورکیا نادا تورکیا ڕێگا نادا ئەحمەد شەرع هەنگاوێکی وابنێ و ئەو پەیمانەی دەی ئازاریش وەکووتم ئیتر مانگێکی ماوە و کۆتایی پێدێ ئێمە بینیمان لەو بینەدا ئیتر مەزلوم عەبدیش لە پڕەوە بانکرا لە بۆ دۆک وا دیارە هاتنی مەزلوم عەبدی بە تایبەت لە بۆ لای مەسعود بارزانی و یانیش لە بۆ لای بافێڵ تاڵەبانی لەژێر چاودێری ئەمریکادا بە ڕەزامەندی میت شتێکە بەڵام هاتنی مەزلوم عەبدی بۆ کۆنفرانسێکی وا کە لەوێدا نوێنەری وڵاتانی جیاوازی تێدانە لە کەنداوە بگرە هەتا وەکو ئەوروپا و لەوێ وەکو قسەکەری سەرەکی قسە بکە و سینگی خۆی دەرپەڕێنێ ئەمە شتێک نییە بەبێ گلۆپی سەوزی تورکیا هەڵکرابێ مستحیلە یعنی شتیوا ڕوو بدە ماڵی بارزانی بە تایبەتی مەسرور بارزانی ئەم کارە ناکە یعنی ئیتر لەو بارەیەوە بۆ چونوچیە دوایی پرسیاری سەردانی بارزانیش دەکەم لە بۆ جززیرە بەڵام دەمەوێ هەندێک لەسەر مەسەلی سووریاشەوە قسە بکەین ئەو قۆناغا بەرەو کوێ دەچێت ئێستا کە هەست دەکرێت لە سووریاشدا چەق بەستوویەکەیە ڕاستە یعنی ئەساس سەردانە کۆمسیۆنێ ji bo îmraliyê xalê here giring mesela Sûriye li xwe digert li xwe digire heta wê gavê wekî te jî destpêkî amaja pê kir zanyariyekî durist wî wereda niye lê em jî wekî hindek rojnamenûs û yan çaودêrê gelek cihar dikve dikolin hindek tî jî dest dikevin tamam resmî nîne nefermîne lê nêzîkî heqîqetê ne yani Brêz Ocalan li ser wê rê ketiye ku hesede çek dayînê gorî wan zanyariya lê dibe ew herêmên ku li destê hesedê dane yan jî destê xweserî dane hêzê asayişî dibe ê navxwe bin yani hêzê Şamê neyên wê derê hêzên hikûmeta merkezî neyên wê derê dibe mesela hundir navxwe bi xwe biparêzin lê mesela artêşê yan jî wekû soranî cerabcin spa asker ew ê cida be ew ser merkezê be bixwazin nexwazin jî wisa be yani eger bikarin hindekî xweser bin mesele serbazî te tiştekî baş e lê wana jî qebûl kiriye yani Ebdî jî qebûl kiriye ew ê jî qebûl kirine ku gorî rêkevtina dehê adarê yani dehê mars debiya wisa be yani debiya hêzê serbazî bi girêdayî Şamê be Rica di navê da yepekê wê hebe nebe fermandarên yepekî wê rola wan hebe nebe ew dibe meselekî teknîkî yani mesela komisyon her du aliyane. Yani ev bir rengi peş verecek. Lê ez deseta AKP'da dibînim der heqî Rojava vê qebûl nake. Yani hêzê asayişî jî qebûl nake. Xweserî qebûl nake. Yani dibe evên ke teröristin bila çareseriyê xwe bikin. Silahê xwe danên çareseriyê xwe bikin. û evê ne teröristin jî ba xwe hezbekê çê bikin, siyasetê bikin. Yani formîlê HDP û partî de dixe pêşê Rojava. Wê ziyatır AKP naxwaze. Ama ew meselekî dike ye yani tamam Ebdî dibêje em girêdayê îmralî ne to rast dibêje ew girêdayê îmralî ne û qise îmralî jî serwan karîgeriya xwe heye lê İsraîl çi dixwaze Sûriyada Amerîka çi dixwaze Britanya çi dixwaze yani divê derê de sebebekî ku tangasiya niha AKP û Tirkiye dikişîne ew xelatiya ê xistina Esed e ketina Esed dixwaze Britanya û İsraîl û
بدستێکی بدەستی ئەردوغان کرد ئەردوغان وە خەڵاتی کریە جد گەدا وە ئەوە ڕاستیشی تاریخ بێ ئیسپات بکە لێ دەڕوا هەری مەزن ئەردوغان خالیە يعني اردوغان ودانا نكو تركيا ودانا يكو اوي حركات مارجينال بكن بچوك بكن تيخن دستي ميتي دا و بوجي كي هزين باشري كردستان جي كي بكارتينن و رخي ديكا داجي دبلوماسيا دركي داجي كي جالك بينغو دري بكرين يعني او دريانج بو احمر شرع بشتا فرنسا وبشتا امريكا تركيا بكرين يعني ميتي بكرين ويدري گوشاركي چي بكن بخن دستي خو لدويدر دا تركيا شكاس خاليه يعني إدي سوريا نابا ولاتك كتبن هيمنة إيران وتركيا وسعودية لابا إسرائيل تل أبيب شو بخاصة للشام أبي بكرن أبي بكرن لدويتر دا كرت دي بكارن شو سياسة بكن يعني أجر تركيا تركيا بتمضي تجارة يا إسرائيل دكه تيبتين نتنياهو دكه يعني أجر كرت بخاصن كيشا خل سوريا لتشارتيوي سياسة أردوغان دا چاره سر بكن حلويست تمام برانبري إسرائيل چه دبه دبه آنتي إسرائيليست آنتي إسرائيل لسوريا أبن آنتي إسرائيل لسوريا بتشان روكيتا كي إسرائيل في ولا البين بتشم يعني عم بيمين إسرائيل ليه خد بعد كل شيء بوي أو از تشتي كنت بينم كاباسيتا سياسي ومجي استراتيجي الرجوي كردستان وقص نينا كبكارتنا وقص صاحكي جرم وآلوز دا سياسة تبكر ازویر راستی نابین قد نابین دمان شهر دا شهید دان قهرمان تکرن و گلک فرمانداری هجاجی صاحب میدانی هبو نهاجی يعني او شهر بره برن لدوی سیاست دا ای بکار الوی در سر در بخنیان يعني بوه چونکی او صاحب بخازن نخاز سوريا تمام يبقى بن تأثير آبوي ده رزار اوجالان ده لسياست لسوريا وللشامي ولقامشلوجي دبن تأثير رزدار اوجالاندان نينا دبن تأثير حقان فيدان نينا دبن تأثير اردوغان دا جيني دركت دستوان دركت يعني دبي هذه حقيقتي ببينن جبوي بوي يا هري راست اوكو حركات باكور مداخله سوريا نكه كي حركات باكور مداخله سوريا بك تشيدبكو او كوكوجي لسر درزيا هات نكرن لسر علويه هات نكرن لسر كرداجي بينكرن يعني جغرافيا عم دزانين يعني بدري صحة الدناصل اجي دزانم توش دزانم صحة جغرافيا كرده بدري قال لك ضعيفة يعني شارين كورنشين قضايا كورنشين قال لك ضعيفة يعني اونين بيجن ابي بالصلاة بكارن برخاب ما تي عارفين شلي عارفين بو عرب سيما هذا نكاري برخاب كوباني برخادان لي كوباني شي مسألة كوباني مسألة كي جاوي يعني لسري كاني هم كسر لكانسبي هر وصار يعني او بوني لجهه عربه جبوي مساله از زندكي وصاد بينم نازل بونا كنا ها البروسيد اجي هي غريده سوريا يعني داسبيكش مخص از ويل رون كاميرا زلال كمكو مساله بحكك وباكوري كردستان تركيا رونا زلاله واضحه لمساله خلاص بوسبه او خلاص يا باشا سوريا يا باشا مساله سوريا نبي كاكسدك مساله سوريا نبي كارتك لدستي برز اوزلندا نامينيتوا برز اوزلان بفي لدوانكاني خانم گلستان عليتن من همش تكم لدز دي لسوريا من همش تكم لدز دي خوي دا اوزلان برز اوزلان لبو همش تك ادعي جوري هي يعني لبواري تيوري ولبواري فكري ولبواري سياسي للرشلاتنا ورازنا من اتوان موابكم للسوريا جدا اما وادكا يان اقدرني كلا صاحي سوريا دا اسرائيل تنحاكم بريطانيا تنحاكم فرنسا تنحاكم يعني دقل تركيا خلشي ديك ولاتي ديك زلهيزي ديك تنحاكم ويانيش اويا ايتر دولة عليه بتنيا بوشر تمن لقلت دادنيشم امش الرنگ بي يكك لا كيش كان بي اگر لو باري وشتيكت هبه حزا كان بيري اگرنا بابتسينا سر جزيرة والله باراگرافك از خازم آماجه پی بکم تمام اوجلان رزدار اوجلان دکاره بشه عبدی سلاح خودانن قصاوی بکن دکارن کو ترکیه راضی بکن دوی چارچوبه دا ترکیه ممنون به لین کارن امریکا و بریتانیا و اسرائیل راضی بکن يعني اگر چاوا انقره دبن تعليمات اردوغان دا بريوادتشا اگر شام جوسا دبن تعليمات اردوغان دا بريوادتشا بس يدبو يعني او كاريغاريا اوجالان صحا سوريا لسر كردايا لسر ريخستنا بيادا ويباقيا اما لسر درزيان نيا
علویان نییە لەسەر پێکهاتن دنیەن سووریان نینە یعنی کاریگەری لەسەر سیاسەتە ئیسرائیل و ئەمریکا و فەڕەنسا و بریتانیا ناکە یعنی ئەم دەبێت حقیقەتی بێژن ئەمێ حقیقەتی لەناو هەسەدەشدا سعودیا زۆر بە کاریگەرە یعنی لە سەدا 60 شەروانانی هەسەدە بەخۆیان ئەڵێنە عەرەبن ئەو عەرەبانە چێن لە عەشیرەتی شەمەڕ پێکدێن عشیرەتی شەمەر گەورەترین عشیرەتی سووریایە و بەشێکی زۆری عشیرەتەکە لە سعودیایە بەشێکی زۆری عشیرەتی شەمەڕ و ئێستا سەرۆک عشیرەتەکانی سووریاش هەمویان کۆچیان کردو لە سعودیا دەژین و پارەیەکی زۆریشیان هەیە لەژێر کاریگەری سعودیادان یعنی ئەوە گوتمان یەپەگە بەگوێی بەڕێز ئۆجەلانی کرد باشە ئەو لە سەدا 60 عەرەبە ئەو سووریانیە ئەو کلدانیە ئەو ئەرمەنیە ئەوانە لێ دەکەی ینی ئەمەش کێشەیەکەوانە البته یعنی مش راستی خاص از ویا بێژم یعنی مثلا هەندێک نوچە هەنە چەند ڕاستە نزانم لێ چ دەبێت مثلا ئەو گەنەڕاڵێکی یان عقیدێکی تەیمەنە تورکی یەپێکی هەبوو تورکمان بوو تەڵاڵ سلو وەگەڕایە قسەکی وەگەڕایە بقناعەتم بقسە تورکۆ بەنەگەڕایە چیت به دولت الدنيا يعني دولتين خليجي يعني دولت دیگه اروپی آماده کاری خوب بکنه يعني اگر یه پگه سلاح دابنه او دير زور رقايا تبقايا حتى حسكيا چیت به تسلیمی سپای اوینه کن چیت بجنی سپای حتی شی نکن بل احمد شرع دي حتى شی البته تسلیمی وینه کن ویده او هي از باورم او مثلا پروسس یا که ترکیه برای دچه د چارچیوا امرالی و قندیلدا لسوریا ایدی من بریجی گوتیال دستیوان درکتیه و نهاجی از دوباره دکم هبه تاثیر اون هبه تاثیر اون سنور داره يعني گشتینینه چه دبه الټرناتیوی حاضر بکن امریکا جی بکن امریکا در نکه صبح مظلوم عمدی بجی از سلاح خودانم از تمام از سیاست بکم یکی دیگه دانن جه مظلوم عمدی امریکا به طریق خطی بردوام بکن که با امریکا او خطه گلیکی استراتژی مثلا سیگوشا سوریا عراق و اردن دیگه زانی هزی که مازنه امریکا لسوریا یک او یدن مسئله ایرانی هست یعنی اگر به تو بداره او منطقه او دوره بکوه دست گروپ اخوان دان همه اخوانین البته او دلیویج و ایرانیش بکن دلیوی ایرانیش و بکن دیجی اسرائیل به منطقه یدن دمکی دم دریج ده مثلا هر گرینگ و استراتژی مثلا غازه سرشتیه يعني انبار موصل شنغال ام منطقه مركز دير زور حتى ده كركوكيجي حتى حول ريو كركوكيجي ده حتى خرماتو كور موجود ده اما مركزي جرينجي رقم جي دسته من ده انا از نخازم الرقم انا بجم چه بر راس نبن بحث تريليونها متر سيجا غاز كان يعني غاز سرشت كان يعني ايو خاص بدري ارزان داس بدن داس نادن بدر ده بمين جبوي از باورت که اگر حرکت باکوری کردستان تبگر باکوری کردستان حتی ایمرالجی زیاده مداخله روزانه کن چیده باشتر بوده يعني پروسه چارچوب ترکیه دا بکر بله کاک صدیق لو روزانه دا برز مسعود بارزانی سردانێکی باکووری کوردستانی کرد لە شەڕناخ و جزیرە و تەماشامان کرد ئیتر ئەمەش دەنگی دایەوە ئێستاکە لە ناو تورکیاشدا لە هەندێک ناڕەزایی بەرزبوونەتەوە دەربارەی ئەوەی کە چۆن دەبێت دەوڵەتی تورکیا ڕێگا بدا پێشمەرگە بێن بەپێی یاساکانی دەوڵەتی تورکیا و دیارە لە بۆ میوانێکی بیانی کە تەدبیری ئاسایش وەربگرێ بۆی هەیە بە تەنیا کەسانێک بێنێ بەجلی سیڤیل بە تەنیا دەبانچیان پێ بێ نابێت چەچیان پێ بێ بەڵام تەماشا دەکەن لەگەڵ مەسعود بارزانی ژمارەیەکی زۆر پێشمەرگە هات و ئەو پێشمەرگانە ئیتر لەلایەن خەڵکی ئاساییدا بە فیتە و بە چەپڵە پێشوازیان لێکرا و تۆ بەخێر هاتی و شتیوە لە هەمان کاتدا تەماشامان کرد لەلایەک بارزانی داوەت دەکرێت لە بۆ جزیرە یەکێتی سزا دەدرێت لە کۆرمۆر ئەوە سەرنجی من ڕادەچێشێ یعنی لە سەرەتای پرۆسەکەدا ئەردۆغان وتی ئەوە ئیتیفاقی کورد و تورک و عەرەبە فارسی تێدا نەبوو ئێستا کە کوردەکەش تەماشا دەکەین بەشێکی تێدا نییە یعنی لە هەمان کاتدا لە هەمان سەروبەندا بارزانی داوەتی جزیرە دەکرێت لە جزیرە لەگەڵ هێزی پێشمەرگە و زەریفانی حیمایی دەکات دێ ڕاستە بەڵام لە شوێنێکی بچووک لە ساڵۆنێکی زۆر بچووک ئیتر
لەسەر مەلای جززیری بەشداری کۆنفرانسێکی پێدەکرێ هیچ بەرپرسیارێکی زۆر گەورەی تورکیا پێشوازی لێ ناکە و لە ناو کۆنفرانسەکەشدا تەماشا دەکەین یەکێک کە گوتە بێژە بە خێراتنی دەکا بە شێوەیەک لە شێوەکان سوکایەتیش دەکا یعنی ئەڵێ مەڵام مستەفا بە پێشمەرگەکانی دەگوت ئەگەر سوپای تورکیا گول لە بارانیشی کردن ئێوە تەقەی لێ نەکەن چەپڵەشی لە بۆ لێ ئەدەن ئیتر ئەمە مرۆڤ ئەتوانێت چۆن لێک بداتەوە ینی لە کاتێکدا تەماشا دەکەی سەرەتا دەمەوێت وەڵامی ئەو پرسیارە بدەیەوە مادەم ئیتیفاقی کورد و تورکە باشە بۆ لە هەمان کاتدا ئیتر لە کۆرمۆر یەکێتی سزا دەدرێ لە دهۆک بەشداری پێناکێ لە جززیرە نەوەک بەشداری پێناکێ بەڵکو لە چەمچەمەڵ درۆنی بۆ دەنێرن هەموو ئەمن زانیاری تەواوم لە بەرپرسیارانی استخباراتی یەکێتی نیشتیمانی کوردستان وەرگرتووە ئەوان هەمویان لەو قەناعەتەدانا ئەمەی لە کۆرمۆر کردی حەشدی تورکمانیە کە کردی حەشدی تورکمانیش لە حەشدی شعبی زیاتر تعلیماتی خۆی لەمیت وەردەگرێت ئایا لەسەر ئەو پارادۆکسە جەنابەت چیاڵی ئەمە ئەوە ینی ئۆرگانیزاسیۆنێکە یانژی ڕێکخستنێکە دە چارچێوێ سیاسەتە ئاکەپێدا تێتەکرن دەخوازن بەرگی کوردایەتیژی بکەن بەر بەرگی نەتەوەیژی بکەن بەر و دەخوازن هەندێکی ئەو پۆپولیزمە ڕۆژ ئەوای کوردستانی وێ بەرخۆدانان گەلدا بەرامبەر داعشێوی مەکو مازڵوم عەبدی و دخوازن بدەن دخوازن وێژی بدەن هەمبەر بخەنەگەل و هەندێکی ئامادەکاریە دەکات تورکیا دوێ چارچێوێدا یعنی ئەو پەیوەندی مەسەلا کوردایەتیەوە نییە مەسەلا نەتەوەی وێژی نییە ئەگەر مەسەلا نەکی یەکێتی نیشتیمانی کوردستانی پارتی دەمشی نەها بووە خواندن بۆی کۆمپۆزیسیۆنێ سەمپۆزیسیۆنێ بۆی کۆنفرانسیان بێژن بەس دەداویەدا ئێدی ئەوانشی بە زۆریە خۆ گولستان قۆچێغیت وەکو دەبێژن بە زۆریە خۆ چۆنە بەشداریکردنە ئەمە هیچ ڕۆڵەوانشی تێدا نەبووە یان دەبا نەچوو دەبا نەچوبن مادام کە وسای نەچوبن یعنی ئەمە دبووژی یعنی ئەوش بوو مەسەلەیەکی دیکە یعنی دەخوازن هەندێکی توێژە دەخوازن لەسەر ئەو ئالیێ ڕاستڕەوێک کورد یانژی نەتەوە سەرەتاییە کورد و لیتاتۆری پەکێکی بەر ئیلکەر ملیەتجی پەکەکە چەند ساڵە ئیلکەر ملیەتچیژی ترک کردیە نەها بەحس ناکەن تەرکیە لێ ئاکەپە بکارتینە ئاکەپە تەرک نەکردیە ئاکەپە تەرک نەکردی یعنی ڕاستیش ئەو سەمپۆزیسیۆنی چێکری ئەو کۆنفرانسی چێکر لە جززیرە هەر ئەون یعنی کوردن ئاکەپەینە یعنی دەبێ ئەم کوردن ئەم ئاکەپەینە یعنی خلاصیا کوردە دەستی ئەردۆغان تەمام ئەو فکراوانە ئەو دوێ چارچێوێدا دەخوازن لەک حسابی وان هەنن یعنی بنێرە ئاکەپە هیچ شتێکی دەبێ مەسەلا بەرژەوەندی دەسەڵاتی خۆدا ناکە یعنی ئاکەپە دەبینە کو دەناوبەینە پەکەکە ببورن ها پارتی دەم و جەهە پێدا وەرشکەستێک چێویە قڕما چێویە ئەمە بەحەس کرد بەری و دەبینە کو کورد لە ڕۆژ لە باکووری کوردستان دەژبەر نەز دیاربوو دەرەنجامên پرۆسێسە ئاشتیە ئەم بێژن ئاشتی کورد هەندێکی نیگەرانن هەمووژی نیگەران نەکەندێ لە سیاست مەدارێ سەرۆکی هاوسەرۆکی وان بگرە حتا دەگە جۆتیارێکی و کرێکارێکیژی لە باکووری کوردستانەیەکی ڕۆحەوێ نەتەوەتی هەیە نیگەرانە یعنی ئەو نیگەران وێ پرۆسێ کێوێ بچێ کودا بچە ئاکەپەوێژی دبینە وش بۆ وێ دخوازە ئاکەپە دخوازە وێ دەمێدا سوود لە پۆپولیزما مازڵوم عەبدی وەربگرە گودنا کوردە پۆپیلەر وێ هەنی زۆر پۆپیلەر وێ ئیدی چەند حەقکریە حەق نەکرێ و مەسەلێکی دیکەیە مرۆت کارە سەر ڕای خۆ بێژن یا پێوی ناکەنەوە یەکژی دیرۆکێکی ماڵا بارزان و مەسعود بارزانی هەیە پەدەکێ هەیە کاریگەریە خۆ یا گەونار لەسەر باکووری کوردستانی ژێ لەسەر جەماوەری مۆدێرن نینە جەماوەری شۆڕژگێری باکووری کوردستانی ئازاد و خواست و دموکراسی خواست نینە یعنی مەسەلا سەرحەد دپێ نینە لێ دەردۆرەدا کاریگەریە وانژی هەیە و ئاکەپە دەخوازە دوێ ناوبەرنیدا هەندێکی سەماژەریەک وەرهێنانە ئەو وەبەرهێنانەوە چییە؟ نێزێک دەبێت هەڵبژارتن نێزیک دەبێت یانیش بۆی تورکیا نێزێکی هەڵبژارت دەبێت 2015 ئاکەپە مەسەلا هەڵبژاردنی بێخەڕۆژەوێ ji bo kêrek û هەڵبژارتنا berêda Kak Mesûd deng top kirin Kak Mesûd û şwanperwer çûn li Diyarbekir ji bo ku AKP dengê xwazê de bike hawkarî kirin piştîwanî kirin
چه وش بوی وجه که آماده کاری بکن آماده کاری و AKP بویه یعنی خوش ورد و داخواتی دا بو ناراضی بونه خو نیشان دا بو کو بەشداری پێ نەکردنا چه دبه لآخر حاضری دکن يعني آماده کاریش بود يعني كرد مثلا آلية كرد كدر تماشا آلية كرد حقيقي هاتي من فكرنا هاتي خوارد بخوازه حقيقي خوب دست ببینه لی AKP کیش پنجره دار میزد که AKP پنجره AKP اویکو 20 سال 2000 حال بجارنات دا 2028 2027 اردوغان با جارت چاره بکه سر کومار جبوی پشتیبانی کردا بخو وکی دی لدروی استراتژیکی ترکان نینه استراتژیکی AKP نینه ادی لگل رزدار اوجالان بر لگل رزدار کاک مسعود لگل مظلوم عبدی بر لگل هر جهه کی دیگه به آمان جوانی سرکی اوه اگر او به آمانجی پک نینن yani AKP Erdoğan eğer bir Armancı pek neyin bizanın ki böyle Kürt biçen disal gel CHP dici AKP desteği hev bıgırın ve sazanı şart çeviken kent uzlaşması çeviken Erdoğan bir siyaset için mi bu yani şu mu ki rasta bu tawabi ev hizin kevnan yani AKP'ye bu xaza ku tawabi hizin kevnan dve meselede deri xo kom bike cizire şareki sembolik ecbul Kurda tarihi da şareki sembolike براسيجي سمبولا وملايين جزيري عرفان وفيلسوفكي وفيلسوفكي مازن كوربا اوجي سمبوليكا ودخوازم ببرگري رزدار كاك مسعود جي بگينن و آسته دوی چارچوبه کاریگری هیچ نبرد سر هزین کرد کلاسیک و کرد محافظه کار بکن جبوی که حال بجارتناتی دا و برهنانا کو AKP dike yatırma ku AKP dike en vekil de söyleyeyim. از وی چارچوبه تماشا دکم. باشه کاک نزانم او مسئله نبرد خواندن یکی. کاک صدیق ئەوە وێنەیەکم هینا سەر شاشەکە تەماشاکە ئەوە نمونەیەکە بێگومان حەز ناکەم ئەو شتانە بوروژێنم بەڵام لە کاتێکدا بەڕاستی ئەمەش سەیرە یعنی تەماشا دەکەین لایەنە سیاسیەکانی باکوور بزوتنەوەی باکوور بەگشتی لە سەردەمانێکدا پەدەکە و یانیش بارزانی وەکو خاین لە قەڵەمەدا و داوا دەکەن خەڵکی باشوور ئەوە لێرە نووسراوە بانگ لە گەلێ باشوور کرد لە هەمبەری خیانەتە پەدەکێ بێدەنگ نەبر یعنی باشە ئەتۆ بانگەوازی لە خەڵکی باشوور دەکەیت لە بەرامبەر خیانەتی پەدەکە بێدەنگ نەبن من ناڵێم خیانەت دەکە یان ناکە من زۆرە من ئەم زۆرە چەمکانە بەکار ناهێنم من ئەڵێم لە بۆ دیموکراسی پێویستە یان نا لە چ بەرێکدایە لە چ بەرێکدا نییە من وها گفتگۆ دەکەم چونکە بەڕاستی ئەم زۆرە چەمکانەی فلانەکە جاشە و فلانەکە خاینە و فلانەکە جاسووسە و ئەم زۆرە چەمکانە بەکار ناهێنم ئەوە چەمگەلێکن کە حیزبی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەکاری دەهێنن و ئەمە جۆرە چەمکێکن لە خزمەتی دیموکراسی داین لە خزمەتی دیکتاتۆریەت و دەسەڵاتی دەسپۆتی حیزبیدان بەڵام ئەتۆ ئەوە لەلایەک بەکاردێنێ و لە ماوەی 24 ساعتدا ئیتر کاک مەسعود دەبە مەزنەی کوردان مامەی کوردان باشە پێتوانیە کە بزوتنەوەی کوردی بەگشتی لەناو پۆپولیزم چەقی بەستووە یعنی بە دوای داوای لێبوردنەکەم زۆر داوای لێبوردن بە دوای گاڕان کەوتووە بە دوای گاڕانەکە کەوتووە گاڕان لەکوێ بێ ئەویش بە دوای ئەوێ دەکەوێت باشە کاری وەزیفەی سیاست ئەوەی نەخۆ وەزیفەی سیاست ئەوەیە کە ئەتۆ گاڕان بە دوای خۆتدا بێخی و لە گاڕان بوون دەری بچێنی بیکەی بە بەشەر بیکە چوارچێوەیەکی بدەی ئەو چوارچێوەی کە ئەتۆ پێت ڕاستە نەوەکو ئەوەی خەڵک پێی خۆشە ڕاستە سیاست لە خزمەتی خەڵک دابێ بەڵام سیاست ئەوە نییە کە خەڵک چی پێی خۆشە ئەتۆ بڕیارت داوە خەڵک بگۆڕی لەو بارەیەوە هەست ناکەی کە بەڕاستی ئەتو جەنابەت باست کرد کە ئەمە زیاتر کوردی کۆنسەرواتیڤ وای کردووە بەڵام تەماشا دەکەین دەم پارتی و هەدەپە لە پێشوودا و پەکەکە لە پێشوودا من هەست دەکەم لەو بارەیەوە سیاسەتی هەڵەیان هەیە یعنی کاتێک پارتی لە بەرامبەر تۆ سیاسەتێک بکە لە دژی تۆ بێ ڕاستەوخۆ خائینە بەڵام کاتێک لە دژی تۆ نەبێ ڕاستەوخۆ لە سیاسەتی ڕۆژانەدا یەکسەر هەڵوێستێکی ڕێک پێچەوانە نیشان دەدرێ و خەڵک کۆ دەکرێتەوە و ڕقس و دانس و سەما و پۆپولیزم دەست پێ دەکەیتر هەم لە بۆ عەبدی وایە هەم لە بۆ بارزانیش وایە هەستەکەم ئەوە پارادۆکسەکە ئەلبەتە ینی ناکۆکیە ینی ئەتو ئەگەر ڕێبازێکی تێی درێژخایەن هەبیت سیاسێکی تێی ئستراتیژی هەبیت بچەند لێدوانە بچەند ئەمە تو نکاری بگۆڕی
بچن رودا و کردار جنی کاری بگو لی حقیقت که حتی نه اوشتی که دجور دا تکرن یعنی نبیه باور جماوری بونمونه نبیه باور یا جماوری پککی یعنی قیاده پککی یعنی ای هدفی پارتی دمجی کنات یا حتی ای پیاده دجور دا هندک اشتاد خوازن لحو نزدیک بونه که چی بکن لدجر دا نکاری نوی چی بکن همش بوی پارتی دموکراسی وسایه این پارتی دموکرات بلکه دخوازه هندکی گاوا بر باوجه بر روش آواجی باوجه بر به باکوری حتی بر به یکتیش باوجه لی دخیر دخواری دا دجر دا نبا پراتیک نبا کردار اوشی سبب خو هنه یعنی سبب خو یک اوه از وساده بینیم یعنی هزا کردی ای سیاسی و حتی ای سربازی به استراتژی نه یعنی استراتژی کی وان نیه دم دریش نه هدف وان نه پشتو 20 سالی چه بکن 50 سالی چه بکن 100 سالی چه بکن نه برنامه کی وان نه روزانه چه ته پیشوان اویل کن یعنی روزی که حتی پیشوان بین هاف له بگن باوز هم بس و هفدم ماز بکن و هفتیا دیگه اوی هنگ خاینن هنگ تو خاینی تو تروریستی تو خرابکاری تو چی لعو ظروف منطقه ظروف الدول شروبه ناكن يعني مثلا ينكيش وساعات پیش يعني وقت باسكر ل جزيره كاك مسعود بانگا وازي كرين پیش وازي تكرين گلكي بگرمي ل يكتيد مادام كو سايا دبيا كاك مسعود ويا قبول نكه دبيا مثلا اگر الكونفرنسا دهوكي ينك تدانه به يعني دبيا لاني كم آماجك بي يعني او نه مثلا یعنی که یه گرتو اسلامی بود چه آماده نبیه پارتی دین کردی بود چه آماده نبونه روش حالات کردستانی بود چه آماده نبونه شما دو سه کسی پوپولیست آماده بونه یعنی اول نشانه بیه که دخوازه کل عرضه بدل ما کرده که دکاره خول سر اوید که فرض میکه خب خوزال بکه سر ویدی جبوی به سیاستی که بره ناچه یعنی ظروف یک هاتیه پیش که پککا بری و طبعا هندك ليك نزيق ببن يعني او تشتكي خرابه از نابجم خرابه باشه يعني ليك نزيق بنا كدر هر دريكي باشه بس او ني استراتيجيكه يعني فداكاري تدان نيه فداكاري تدان مثلا لروج اون ليك نزيق دبن يعني قولي ام رسمي كاك مسرور وكاك مظلوم بدن برچوا ايدي دبي حتى 100 سال جي او وصا يك بن يكاتيا كاتشب اللي حتى ناجي كل سي مالكا ابلوقه هيا يعني امبارغو هيا حتى انا دا دیوار چه کرده تبری دانه اگر این قاسی نزدیکی یک بود چما و دیوار رانا کنه بین چما ابلوقه سری که رانا کنه چما ابوریا هف به قوت ناکن چما هزی هف به قوت ناکن پشتوانی سیاست یک ناکن یا چیه او مثلا از مثلا که گندیه یعنی گندی تی ده یا گندی تی است که خراب نبینم لگ سه گند هنن دو گندشن اتفاق بر گنده دیگه یعنی دخوازن ها تابلوی که وصل مثلا اوی موسى خواندنا من او که چه بیزه بلا بیزه قناعت من هست بی باورش میشه مظلوم عبدیجبو اینا دو که تابلوی که نشا یعنی که بدن ها ام دی باکورجی و لباشور روش حالات روش آواجی ام بقوت روش حالات جم قوت هنگتن سلیمانی هن يعني او سیاست گندیتیه بلام یکیتیش بلام او هندکم کورتی یکیتیشا کو پروژه یکیتی پروژه یکیتی نه یکیتی دوا کەوتو کارتی باکوور و کارتی ڕۆژئاوایان لەدەست دەرخستن یعنی من ئەتوانم ڕخنەیەکی واش بکەم کاک سدیق او رخنا جي خدها اجي تولي تبلم يعني دبيانو كان بلكي بريجي من قوتيه حتى جبويه كتيجي اوي كمدي دباك دما دسبيكا بروسا اشتي تشيبوي لباكور او بوچنام بو دبيا يكتي وي بروسه برانبت که مامجلال شکلیه اندازیاری به مامجلال کس وانی کاری کن دبی امر بد لچما یک روانه بر یکتی به هندکشتر روزانه مسئول بود به سیاست ناخو مسئول بود جبوجی سیاست دشتی دجی برده ابراتی یکتی دجی برده یعنی بلکه کادری که یکتی بشی نه تمام یکتی نه پشتوانیا با کورجی دیگه پشتوانیا پروسیجی دیگه پشتوانیا چیز بشنه یا پکیجی که دیگه جبوی مانا یا پکی حتی وگاویجی که فداکاریت که یعنی وكل بيجن بدل ده باز ده ماتش بالتركي بيجن بدل ده شهيد ده سليمان بن ابلوقا تركيا ده او بدل قبول جي كديه
ئەمە نەکرێ پراتیک ڕاستە دەبیا یەکەتی بازی کردبە پێشەنگی کردبە ڕۆژ ئاواژی و باکوورژی و باشوورژی و ڕۆژ هەڵاتژی و بانگی کاک مەسعودجی کردبان ئەوان پێشکەشی وان پرۆسانە کردبان و حتا بەرنامەیەکی استراتیژیشی دانابانە پێش مەسەلا کورد تەمام شەڕ نەما مە هێزی عسکەری هەبوو هێزی مە نەما بەس نها پێداوی کێمە بپارێزە ئەس بێ ئاشکرا بێژم پەکەکە داواکو پەکەکە لە چیان نەمینە لە زاگرۆس و لە بادینا نەمینە دەوڵەتە تورکیای وەکی بەری قیمەتی بدە پەدەکی نادێ هەر ئەوژی دزانن ئەو قەس قیمەت نامینە ئەوێ چ بکە دەوڵەتە تورکیای لەگەڵ بەغدای ڕێکەوە بەرەوانژی بدە بەغدای بچن بچنە بەغدای مەجبورن حتا بشین ئەوێ پێگەها هەرێما کوردستانێکی حکوومەتە هەرێمیشی زعیف بکەن ئەو دەبن سایە پەکەکەیدا چی بووە بنێرن ڕەفاهەیە لە ئەوروپا چێ بووی لە سایەی کۆمونیزما سۆڤیەت چی بوو ئە نابژم کۆمونیزما سۆڤیەت باش لە سایەی کۆمونیزما سۆڤیەت چی بوو تەواوی ملەتی ئەوروپاشی دژی کۆمونیزمی بوو ئەمە گەوە کۆمونیزم نەما ڕەفاهیەتە وانژی نەما ڕاست هەرێما کوردستانیشی عینم تش بۆ هەرێما کوردستانیشی دەربازنە پەکەکە بسیلا لە بادین زاگرۆسا لە قەندیل نەما قیمەتە هەرێما کوردستانیشی کرد لکن دەوڵەتە تورکان نامینە دەوڵەتە تورکان ناخوازە هیچ دەستکەوتێکی کوردی هەبێت ji bo wê hemyanekejî hem pedekejî hem pekekejî hem partî tewabî Kurda dibêjim yani debiya êdî ew zimanê berê te behs kir zor ciwan e kê xayne û çênokere û nizanim kê caşev kê çi debiya êdî ew di zimanê Kurdî da nemîne Kurd debiya bibe yani eger dixwazin bimînin yani ez ne netewa ew necat perestim lê ez dijî wênî me ku netewakkul bibe sahibê PKK'yekî xwe hetman eger Kurd nebe sahibê PKK'yekî xwe li rojhilata navrata demokrasî jî nabe azadî jî nabe mafê mirov jî nabe ji bo ew Kurdan e ku dibên em rêberê Kurdan in yê ku dibên dosya Kurda destê me de debiya îro li gel yek bin eger li gel yek bin Tirkiye jî nikare weqas hêrişî ser Rojava bike Tirkiye nikare weqas hêrişî ser Silêmanî û nikarin weqas bêminet bin li beramber PKK jî hêngî Türk jî mecbûr bin pêngavekî mav jî ji bo Bakê Kurdistanê jî bavêjin yani xusûsiyetê Kurda ev e xusûsiyetê yê gundîtiyê feodalizmê ye wextê binêrin hezbekî Kurda dinêre ku şikest dixwa ew xwe serkevtî dibîne nexêr ku yêketî şikest xwe کاک سدیق دەنگت نەما کاک سدیق هاوڕێیان ئیتر کاک سدیق گەڕایەوە کاک سدیق فەرمووتەوەیکە بله yani min xast ez li ser wê ew bêjim ku êdî ew siyaseta gundîtî ya feodalizma nav Kurda debiya biavêtin yani Kurd çawa temaşayek dikin eger yeketî şikest xar yani partî ser dikeve ez bawr dikim dîsa çû yani partî biş yeketî ser dikeve PKK nemîne PDK ser dikeve tiştekî wisa nîne yani eger yeketî nema partî jî namîne PKK jî namîne PKK nema ew jî namîne ji bo wê debiya dosyayekî wanê hevgirtî hebe siyaset medarê Kurda du siyaseta biçûk neçin şer rojane neçin ew ku rastî jî ekil duhokê jî hatî kirin yekil Cizêrê jî hatî kirin ez bi pênga we biçûk dibînim yani zor nemazine ne stratejîne yani gava ku hemû Kurd dewrî yek ban yek dosyaban çi bila Kak Mesud serok be kêşer ser Kak Mesud niye bila Ocalan serok be kêşe nîne ya bila yeketî be ew kêşe serok nînek kêşe milletê Kurd te serok nîne kêşe milletê Kurd ew ku ez bi hizaran xwîn hatiye kêşe balaş neçe ڕاستە کاک سدیق زۆر زۆر وا دیارە زۆر زۆر کاتم گرتی لە سوابەتەکانە تێر نابم بابەتی زۆر قسەی لەسەرکەی بەڵام بە هەڵ بگرین بۆ بەرنامەی ئایندا ئەگەر شتێکت نەما بێ زۆر زۆر سپاس دەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵمان دابووی کاتی خۆت بۆ ئێمە تەرخان کرد زۆر زۆر سپاس بۆ بەشداری بوونت سپاس بۆ تەژێ و سپاس بۆ بینەرێن هێژا یەکێک سڵاو ڕێژە من بۆ بینەرێت هێژانە زۆر سپاس گەلەگە زۆر زۆر سپاس بڵێ هاوڕێیان بەم شێوەیە دێنە کۆتایی بەرنامەی ئەم جارەمان هەتا بەرنامەی ئایندا کاتێکی خۆش بۆ هەمووتان دەخوازم ڕێز و سڵاو شەوێژی شات